بەڕێزان سلااوتان لێبێت خۆشحاڵ واسوودەم کە لە یەکەم بەرنامەی کۆتایی هەفتەدا دێمە خزمەتتان هەڵبەت بەر لە دەستپێک و چوونە نێو بەرنمەکە پێم خۆشە لە سەرەتادا باس لە ناوەڕۆکی بەرنمەی کۆتایی هەفتە بکەم دیارە ئەم بەرنمەیە بەرنمەیەکی سیاسی گشتیە و تێیدا تیشک ئەخرێتە سەر کۆی ئەو کێشە و گرفتانی کە ڕوبەڕووی ناوچە دابڕێنراوەکانە بنەوە هەر لە خانەقینەوە تاوکو شنگال دیارە ئەم ناوچانە بە تایبەت لە دوای ساڵی 2023ەوە هەڵبەت بە پێی دەستور بە پێی یاسا کۆمەڵێک ڕێکار کۆمەڵێک میکانیزمی بۆ دانراون بۆی کە لەسەر مێزی گفتوگۆ بە پرس و ڕاوێژی سیاسی چارەسەری کێشەکانیان بکرێ بەڵام تاوەکو ێساکە ئەم ناوچانە بە تایبەتی تر لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆمەوە کۆمەڵێک کێشە و کۆمەڵێک معانات دووچاری ئەم ناوچانە بووەتەوە هەر لە بابەت و پرسی ئەمنی و هەروەها ناکۆکی سیاسی و هەروەها یەکڕیز نەبوونی لایەنە سیاسی کوردەکان لەم ناوچانە و کاریگەری لەسەر کۆی سێکتەرەکان لە تێکڕای ناوچەکاندا و هەروەها بابەتی ئەمنی کە لە ئێستادا بۆتە کێشەیەک و بیرشمان نەچێ بابەتی خزمەتگوزاری و جیاوازیکردن لە نێوان گەڕەکەکانی ئەم ناوچانە کە لەم بۆتەیەدا بوونیان هەیە بۆیە لە یەکەم بەرنامەدا لەگەڵ بەڕێز مەلاکەریم شکور کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات ئەندامی پەرلەمانی عێراق و لە نێو پەرلەمانیشدا ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگریە کە تێیدا بە تایبەتی تر ئەمڕۆ باس لە کێشە و گرفتەکانی قەزای خورماتوو دەکەین بەڵام بەر لە چوونە لای میوانەکەم با پێکەوە بچینە لای CV میوانەکەم و بە ئێوەی خۆشەویستی زیاتر و باشتر بناسیێنین. بەڵێ بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت هەڵبەتە وەکو باسم لێکرۆکو لە سیڤەکەشتا بینیتان بەڕێز مەلاکەریم شکور ئەمڕۆ میوانمە لە یەکەم بەرنامەدا کاک مەلا سڵاو لێبێەوە سواز بۆ ئەم میوانداریە. سڵاو لە ئێوە زۆر سپاس خوشحاڵبووین. پێم خۆشە لە سەرەتادا بەر لەوەی کە بچینە نێو کۆی کێشە و گرفتەکانی قەزای خورماتوو لە ئێستادا دۆخی سیاسی عێراق بەگشتی لە چ ئاستێکایە؟ بەڵێ بێگومان عێراق لە ساڵی ڕابردووە بە دۆخێکی زۆر سەخت و دژوارە تێپەڕی بەهۆی تشکیل نەبوونی حکوومەتی عێراقی و بەهۆی نەبوونی موازنەی عێراقی و ئەوانە کاریگەری زۆری لەسەر جادەی عێراقی هەبوو بە هەرێمی کوردستان شەوەکە ئێمە بەشێکین لەو دەوڵەتە ئیتحادیە فیدرالیە کاریگەری سلبی لەسەر ئێمە هەبوو بەڵام دوای تشکیلکردنی حکوومەت ئومێدی شتی باشەکەین هەر لە چەند مانگی ڕابردووە کە حکوومەت پێکێنراوە ئەم حکوومەتە جگەلەوەی شتی باش لە کارنامەکەی هاتووە و ئەشێت بڵین هەمووی جێبەجێ ناکرێ ئەوەی لە کارنامەکەی محەممەد شیع سوودانیا هاتووە بەڵام ئەگەر بەشێکی باشی جێبەجێ بکرێ بۆ عێراقیەکان بەگشتی و بۆ ئێمەی کورد لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ قسە کراوە و جێ کراوەتەوە لە کارنامەکەی محەممەد شیع سوودانیا کە هەم بۆ ناوچەی کێشە لەسەر بە شێوێکی تایبەت دوایش بە شێوێکی گشتی بۆ هەرێمی کوردستان خاڵی زۆر باشی تایە و ئێمە وەکو کورد بەشێک بووین لەو حکوومەتە و فاکتەرێکی کاریگەر بووین وەکو ئەوەی نە لە ڕابردووە لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە 2010 ئەوانە کە کورد ئێمە هێشتا لە هەرێمی کوردستان و لە لای خۆمان لە کوبنەوە بووین حکوومەت تشکیل کرابێ ئەوەی بایەخ بە ئێمە بدرێ ئەم حکوومەتە جیاوازی هەیە لەگەڵ بەشێک لە حکوومەتەکانی پێشووە و پێمان وایە ئەم حکوومەتە شت بۆ ئێمە ئەکا و هەوڵی لەگەڵا بدەین بۆ ئەوەی لە کارنامەکە هاتووە بەشێکی جێبەجێ بکرێ بۆ ئێمە شتی باشە بێ و تەکانێکی باش بە وەزعی ئێمادا بە شێوێکی گشتی ئەوەی کۆتایەکانی دوامانەکانی ساڵی ڕابردوو باش ڕۆیشتووە و ئێستش باشیە بینین ڕاستە ئەو هەموو کرژی و ئالۆزیە و ئەوەی لەسەر ساحی عێراقی ڕوویدا بەڵام ئەنجامەکەی ئەنجامی پێکێنانی حکوومەت و ئەنجامی ئەوە بوو کە ئێمەش لەو حکوومەتا وەکو کورد خۆشببختانە هەمومان بەشدار بووین هەموو حیزب و لایەنە سیاسەکان کە لە بەغا حزوریانەیە لە حکوومەتا بەشدار بووین و ئەو بەشداریەش تا ئێستا ئێمە
گەشتبینین بەوەی بتوانین بەشێکی باش بەلای کەمەوە لانی کەمی داواکاریەکانی ئێمە کە لە کارنامەکە چەسپێنراوە جێبەجێ بکرێت. باش کاتی خۆی کە کاتێک کە مستەفا کاظمی بوو بە سەرۆکوەزیرانی عێراق ینی لە ڕاگەیانەکان زۆر باس لە باشە و سەخاوەتی ئەم پیاوە ئێستاش کاتێک کە بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ینی زۆر باس لە سەخاوت و باشی ئەوە کرێ بەڵام بیرمانە چێوەکو بەشێک لە چاودێران و شارەزانی بواری سیاست ئەڵێن کە لە عێراق کێشەی شەخص نییە کێشەی کەسایەتی نییە بەڵکو کێشەکە کێشەی سیستەمە و ئەم سیستەمی کە لە عێراق هەیە تا چەند نتوانێت کە مافەکانی کورد بەگشتی فراهم بکە بە تایبەت مافەکانی ئێمە کە لە ناوچەدا بڕێنراوەکانەژین. من لە ڕاستیە لەوەشێ بە کێشەی سیستەمی نەزانم بە کێشەی عقلێتی تاکی عێراقی بزانم چکە ئێمە ئەوە ساڵێکە تەعاملیان لەگەڵاکەین و بەداخەوە من ئەڵێم کورد دۆستی کەمە ئێمە لەگەڵەوەی کە بەشێک زۆر لەوانە دۆستی ئێمە لە پەرلەمانی عێراقی بەڵام باوەڕتان بێ هەندێک جار گوێمان لە قسەی وایە بێ ینی تەوەقع ناکەی لەوانەی کە دۆستی ئێمن بوون منە لەسەر مادەی ١40 لەسەر مەوزوعی کەرکووک لەسەر کۆی ئەو کێشانەی کە پەیوەندی بە کوردەوەی بۆ ئەڵێم عقلێتی تاکی عێراقی یعنی تا ئێستا بەشێ زۆریان باوەڕیان بە سیستەمی فیدرالی نییە سیستەمی فیدرالی کە لە عێراقا لە دوای ساڵی 2023ەوە و بە تایبەتی لە قانونی ئیدارەی دەوڵەتە کە هێنرایە پێشەوە و پێڕەو کراوە دوایی لە دەستوری عێراقی لە ساڵی 2005 چەسپێنرا ئەمە بۆ خۆی یعنی بە شێوەیەکی گشتی لە هەموو دنیا سیستەمی فیدرالی دابەشکردنی دەسەڵاتە یعنی ناکرێت ئێمە بێن چۆن لە ڕابردووە عێراق وڵاتێکی یەکگرتوو بووە و دەوڵەتێک بووە کە دەوڵەتێکی بە عەرەبی پێڵێن دەوڵەتێکی موحەد بووە بۆ عەقڵێتە تەعامل بکرێ نظامی فیدرالی یعنی دابەشکردنی دەسڵاتی سیاسی دەسڵاتی مالی ینی بەو دەستورە دەسڵاتەکان دابەشەکە دەستورەکە دەسڵاتەکانی دابش کردووە بەڵام تا ئێسا بۆ جێبەجێکردنی ئەوانە تاکی عێراقی بە ئاسانی تەقبولی ناکە بۆیە ئێمە منەڵێم کێشە لە سیستەمەکان نییە کێشە لەوایە کە تاکی عێراقی بە ئاسانی ئەو جۆرەشتانە قبول ناکە و ماوەیەکی ئەوێت تا تەقبولی ئەوە بکە کە ئێمە بەشێکین لەو دەوڵەتە ئیتحادیە فیدرالیە و بەپێی دەستوری عێراقی دەسڵاتی خۆمانەیە ئەبێ ممارەسەی ئەو دەسڵاتە بکەین و ئەوەش کە لە مادە دەستوریەکانە هاتووە حەقی خۆمانە بەڕاستی ئەبێ مادەی ١40 لەو مادانەیە کە لە دەستوری عێراقی هاتووە و کۆمەڵێک شتی ترکە جگەل لەو پێڵێن لە دەستورا پێڵێن دەسڵاتی حەسری کە دیاری کراوە بۆ دەوڵەتە ئیتحادیە کە لە دەوڵەتە ئیتحادیە فیدرالێکە کە بەغایە بەڵام بۆ هەرێمەکان کۆمەڵێک دەسڵات دیاری کراوە ئێمە هەتای سێشتانە ئەو دەسڵاتانش وەکو پێویست ممارەسە نەکراوە بۆیە لە ڕاستیە پێویستیمان بە کاتی ترە و پێویستمان بەوەیە تاچی عێراق بە تایبەتی لە پێکاتە و نەتەوەکانی تر باشتر بیر بکەنەوە و باوەڕیان بە برایەتیە بێ و باوەڕیان بەو سیستەمە فیدرالیە هەبێ کە هەمومان هاتووین دوای ئەوەی عێراق ماوەیەکی زۆر بە نیزامی بڵێن حاڵەتێکە تێپەڕیە کە دەسڵاتێکی تاگڕەوی و حکومی ئەو وڵاتی کردو ئێستا هاتوین دەسڵاتەکان دابش بووە هەمومان بەشدارین لە ئەوەی کە حکمی ئەم وڵاتە بکەین ئەبێ ئەوەنش باوەڕێن بەوە هەبێ کە ئێمە وەکو کورد بەشێکین لە وڵاتە و بەشێکین تەنانەت لە دابشکردنی سەرۆت و سامانیش کە لە دەستوری عێراقی هاتووە. بەڕێز مەلاکەریم باس لەوە کرد کە کێشە لە عەقڵیەتی سیاسی عێراقیە جا من ئەمێنێتەوە بۆ بابەتێکی کۆمەڵاسی کە کۆمەڵاسی و سیاست تەڕادەیەکە ها کۆنتاکتیان بێکەوە نووسەری گەورەی عێراقی عەلیوەردی باس لەوەکە کە تاکی عێراقی بەڕووکەش جێمستی وارتە بەڵام ناخە حەجی لێویە ئەمە بۆ کۆمەلگا باسی لێوە دەکەواتە بۆ گۆڕەپانی سیاسی و بۆ سیستەمی سیاسی هەمان نهج هەمان بابەت پەیڕەوکەوەی کە باسی لۆکەی هەندێک خەڵک لەگەڵمانە بەڵام لە پاشەم لە دواتر پشمانتیەکەن بەڵێ مەبەسمەوەیە بەڵێ ینی تاکی عێراقی هەبێ باوەڕی بەوە هەبێ و ئەبێ ئەو فترە زەمەنەی کە ڕۆیی ئەوە ڕۆیشت ئێمە بین ئیستا سیستەمێکی جیاوازمان هەیە لەو فترە زەمەنەیە لەگەڵ ئەم سیستەمەی کە هەیە و لەگەڵ ئەو دەستوری دانراوە ئەبێ ئێمە باوەڕمان پێ هەبێ و هەوڵ بگەین بەشێکی باش لەوەی کە لە دەستورا چەسپێنراوە جێبەجێ بکرێ بۆچی هەم بۆ ئەوە یعنی لە ڕاستیە نظامی فیدرالی لە هەر وڵاتێکا دێتە پێش بۆ ئەوەیە ئەو وڵاتە جۆرێک لە ئیستیقلالی هەبێ و بۆ ئەوەی شەهرێمەکان جۆرێک لە ئیستیقلالەتی خۆیان هەبێ ناڵێم ئیستیقلالەتێک تا ئەو دەرەجەیە کە سەر بەخۆی تەواو بەڵام ئەبێ بایی ئەوە
سربەخۆی هەبێ کە هەست بەوە نەکا جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ وڵاتێکی دیکتاتۆری بۆیە بە عقلێتی ئەمانە بەداخەوە بەشێکیان من ناڵێم هەمویان بەشێک لەوانەیە کە ئێمە گوێمان لێبێ دایسە بۆ عقلێتە کۆنا و ئەڵێن لە زاخۆوە تا بەسرە ئەمە عێراقا ئێمە ناڵێن ئەمە عێراق نییە ئێمە شەڵێن ئەمە عێراقا بەڵام عێراقا بە نیزامێکی فیدرالی دابشکردنی دەسڵات و دابشکردنی دەسڵاتی مالی دەسڵاتی سیاسی دەسڵات کە دەستور حەکەمە لە بینمانە و دادگای باڵای فیدرالی ئەو جۆرە شتانەیەک لاکاتەوە. بەڵێ زۆر باس لە یەک پارچەی خاکی عێراق و باس لە سیادی عێراق کرێ بەڵام بیرمان نەچێت لە ئێستاشدا کە حکوومەتی نوێی عێراق پێکێنراوە بەڕێز محەممەد شیع سوودانی کە سەرۆکی ئەم کابینەیە بەڵام تداخلاتی ئیقلیمی بوونی هەیە ئەمە ئەنی شتێکە شاراوە نیە و بگرە ڕەنگە قسە و باسی نییە و شوێنە گشتەکان و چاخانەکان و کافەکان بێ کەواتە تداخلاتی ئیقلیمی و بەدەر لە یەقلیمیش نێو دەوڵەتی لەلایەکە بردومانی ئێران لایەکە بردومانی تورکیا ئەمانە تا چەند کاریگەریە بێ لەسەر کۆی پرۆسی سیاسی لە عێراق کاریگەری هەیە جارێ من بڵین ئەمە سەبەبی چیە عێراق بۆ ئایلاتەوە بۆ سیادەی عێراقی بەردەوام پێشێ لەکرێەوە بۆ عێراقیەکان لەسەری ناوەستن و بۆ نایانەوێ ئەو مۆزوعە یەکلا بکرێتەوە بەداخەوە ئێمە چەند کۆبنەوەیەک لە پەرلەمانی عێراقی چەند جارێک ناوبەناو کە هێرشی وڵاتانی دەوروبەرە هاتە پێش بۆ سەر خاچی هەرێمی کوردستان کە وەکو هەرێم جارێکی تر مناڵێ ئێمە بەشێکین لە دەوڵەتە ئیتحادیە فیدرالیە کۆبنەوە ئەکرا و باس لەوا کرا ئەم وڵاتانەی دەوروبەرە پێشێلی سەروەری خاچی عێراقەکەن پێشێلی سیادەی خاچی عێراقەکەن بەڵام ئەوەنەی ئێمە هەمومان تێبینیمان کرد زۆر جددی نین لەسەر ئەو مۆزوعانەوە تا ئێستا بەداخەوە بەهۆی ئەو مەرحلە تاریخی کە عێراقی پیاتیە پەڕیە یعنی عێراق هێشتا نەگەیشتۆتە ئەو ئاستەی ببێتە وڵاتێک بیەوێ بەباشی سەروەری خۆی پارێزێت تا ئێستا بەرژەوەندی وڵاتانی دەوروبەر بەرژەوەندی وڵاتانی دنیا کاریگەری وڵاتانی دەوروبەر و کاریگەری وڵاتانی دنیا لەسەر عێراقیەکان هەیە ئەوە زیاتر لەوەی کە وەلایەن بۆ نیشتمان و بۆ وەتەن و بۆ ئەرزوو خاک و ئەوانە هەبێ من ناڵێم هەموو عێراقیەکان بەشێک لە عێراقیەکان ئەوە هەیە و ئێمە هەستمان پێ کردووە لە کۆبنەوەکانی پەرلەمانە بۆیە بێ عێراقیەکان زیاتر لەسەر ئەوە بوەستن و بەرژەوەندی باڵای عێراق بە هەموو پێکاتەکانەوە بخەنە سەر بەرژەوەندی وڵاتانی دەوروبەر و وڵاتانی دەرو دراوسێ و واشە بکەین بە هەمومانەوە واجبی سەرشانی هەمومانەکە ئێمە هەمومان لە چوارچەوەی وڵاتێکا ژین کە پێڵێن عێراق ئەو واجبی هەمومانە بین لەسەر ئەوە بوەستین و ئەوە لە ئەولوێتی کارەکانمان بێ ئینجارە دوای عیلاقاتی خۆشمان لەگەڵ وڵاتانی دەوروبەر ڕێک بخەینەوە لەگەڵ ئێران کە وڵاتێکی گەورەی دراوسی عێراق لەگەڵ تورکیا لەگەڵ وڵاتە عەرەبیەکان لەگەڵ وڵاتانی دنیا کە کەم و زۆر ئەوان کاریگەریان لەسەر ئێمەیە و ئێمەش کاریگەریمان لەسەر ئەوان هەیە عێراق بگەڕێتەوە ئەو دۆخەی کە بتوانێ سەروەری و سیادەی خۆی بپارێزیە اینجاریش عیلاقاتێکی هاوسەنگ لە نێوان وڵاتانی دەوروبەر و وڵاتانی دنیا دروست بکە بۆی بتوانێ بەرژەوەندی وڵاتەکەی و هاوڵاتی خۆی لە پێش هەموو شتێکەوە حیسابی بۆکە هەڵبەت ئینسان کاتێک کە دووچاری کۆمەڵی کێشای بێتەوە لەو ژینگەیە خۆت لەو بۆتەی کەواتی ئاژیت تووشی کەپتە بێ لە عێراق بیمانەچێت کە جەنگێکی درێژخایانی مەزەبی هەیە و لە ئێستاشدا ینی ئەو حزب و لایەنە سیاسیانی خاوەنی هێزی چەکدارن ئەمە تا چ ڕادێکی خۆ تا چ ئەندازەیەک بۆ داهاتوو زەمینە سازێکی باش خۆشەکە بۆی کە خوا نەخواستە جەنگێکی ناخۆی لە عێراقا ڕووبدا شتیوا لە ئارادا هەیە بەداخەوە عێراق نەک لە ئێستا یعنی ئەوە 40 ساڵ زیاتر ئەتوانین بڵێن عێراق لە حاڵەتێکی ناسەقامگیری هەندێک جار شەڕ و هەندێک جار نیوچە ئاشتی و ئەوانە بەو قۆناغە تاریخیانەی کە پیا تێپەڕیە تا ئەم فترە زەمەنیەوە تا ئەوەی گەیشتۆتە ئەوەی بڵێن گروپی چەکدار و ئەوانەشە لەم وڵاتە دروست بووە بەڵام لە ڕاستیە ئەبێ دەسڵاتی دەوڵەت لە سەروی هەموو شتەکانەوە بێ ئەبێ دەوڵەت ئەبێ پیاوی دەوڵەت لە سەروی هەموو شتەکانەوە بێ و گروپی چەکدار و ئەوانە لەرکوێک و لە هەر شوێنێک بێ نابێت تەحەدای دەوڵەت بکە و نابێ وا بکات دەسڵاتی لە دەسڵاتی دەوڵەت زیاتر بێت بۆیە ئێمە ئەبێ ئەوانە بەرەو ئەوە بەرین کە یواش یواش ئەو دەسڵاتانەی کە تەماشا بکەین بە دەرە لە چوارچێوەی دەسڵاتی دەوڵەت تەحجیم بکرێ
و بخرێتە خزمەتی ئەو توانایی کە هەیە بخرێتە خزمەتی وڵاتەکەەوە لە چوارچێوەی چترا ئەو هێزە چەکداریانەی کە هەیە لە چوارچێوەی وەزارەتی بەرگری عێراقا بخرێتە خزمەت و خزمەتی ئەو وڵاتی پێ بکرێ بەڵێ لە هەرکوێک چەک بەبێ مۆڵەت یا ئەو چەکەی کە لە دەستی دەوڵەتانیەوە دەوڵەت توانای بەسەریان نییە بکەوێتە هەر وڵاتێک ئەو وڵاتە مەترسی لەسرە و ڕۆژێک لە ڕۆژان مەترسی ئەوە هەیە کە بتەقێتەوە ئەو چەکانە بێتە مای مەترسی بۆیە من ئومێدم وایە عێراقیەکان هەنگاو بە هەنگاو بتوانن ئەو توانایی کە هەیە هەر گروپێک و هەر لایەنێکە بتوانین لە چوارشێوەی وەزارەتی بەرگری عێراقیە بۆ خزمەتکردنی ئەم وڵاتە هەم لە بڵێن سنووری عێراق و وڵاتەکە هەمیش بۆ ناوخۆی خۆمان بەکاری بێنین بۆ ئاشتی و تەبایی نێوان خۆمان. بەڵێ زۆر جاڵێن مێژوو خۆی دووبارە کاتەوە بۆ نمونە ینی کاتێککە باس لە دۆخی کوردەکەن لە بەغداد یانیڵێن کە پراسی جێی ئەوەیە کە ها جاری وایە بگری ئێمەگە بگەڕێنەوە بۆ 1513 تاوەکو 1824 ینی ئەم ناوچانە مەدان وە گۆڕۆپانی جەنگی نێوان عوسمانی و سەفەوی بۆ تاوەکو 1924 کاتێک کە ڕێکەوتنامەی ئەرزەڕوم ئەبەستنە و کاتەکە سەقامگیرێکی سیاسی دێتەکایەوە بەڵام لە ئێستادا ئەڵێ مێژوو خۆی دووبارە کاتەوەمەی کە لە پەرلەمانی عێراق و پرسی سەر و کۆمار و پرسی هەڵبژاردننی لیژنەکانوانە ئەڵێن کە کورد ینی بە تاواتی یەکریز نییە خودت بە شێوازێکی باش یەکریز نییە هۆکارەکانی چین ئێمە بەداخەوەکو کورد یەکریز نین و هۆکارەکان خۆمانین ینی پێش ئەوەی خەڵکی تر بێ هۆکارەکان خۆمانین ئەوەی هەیە لێرە لە هەرێمی کوردستانە گوزارێت حیزب و لایەنە سیاسیەکان ئێمە لە نێوان خۆمانە تەبانین و هەر لایەنێک بە پێی قەبارە و قورسایی خۆی ئەو بڵێن ئەو تۆمەتەی بەرەکەوێ یا ئەو تاوانەی بەرەکەوێ کە ئێمە یەکڕیز نین ئەمەش تا ڕادەیە کاریگەری لەسەر بەغا هەیە ئێمە لەکوێ بە یەکدەنی و بە یەکڕیزی بچینە بەغا و بمانەوێ وا بکەین ئەوانەی کە بڵێن شتە استراتیژیەکانی ئێمەیە لە بەغاوە جێبەجێ بکەین بە یەکدەنگی جایە لەگەڵەوەی کە ئێمە بڵێن نەتەوەکانی تر و فراکسیۆن و لایەنەکانی تر بزانین ئێمە یەکدەنگنین من تەنها مەبەستمێکێتی و پارتی نییە حیزب و لایەنە سیاسیەکانش هەمومان بە پێی قورسایی خۆمان ئەبێ ئەوەمانە هەبێ و ئەبێ هەوڵ بدەین یەکڕیز بین ڕاستە ڕنگدانەوەی زۆر خراپی لە بەغانە بووە لەگەڵ ئەو هەموو ململانەی کە ڕوویدا و دوایش لەسەر هەڵبژاردننی سەرۆکی کۆمار و بڵێن ئێمە بەشداری ئێمە یا بەشداری پارتی یا حیزب و لایەنەکانی تر نزیک بوونەوە لە فراکسیۆنە عێراقیەکان لەگەڵ شایمان لە بەغا عیلاقەمان باشەوە توانین هەنێشتیا و بەش پێکەوە بکەین بەڵام ئەبێ لە بیرمان نەچێ ئێمە بڕیارە سیاسیەکان لە کورسان وەدرێ ئێمە لەوێ جێبەجێەکەین بەڵام لەگەڵ ئەوەشات توانیمانە ئێمە هاوسەنگیەک لە نێوان خۆمانە پارێزین ئەگەر بتوانین هەنگاوی تری بۆ بنین ئەبێ ئێمە بین پێکەوە تەنهای چێتی و پارتی نە حیزب و لایەنە سیاسیەکانی ترش ببینە ناوچەی کێشە لەسەر ئەو شوێنانەی کە بۆ نمونە بینە بەعقوبە و دیالە بینە سەلاحەدین و خورمات و بینە کەرکووک و بینە نینەوا و مووسڵ و ئەو شوێنانەی کە کێشەی ئەرز و ئەرازیانەیە ئەو شوێنانەی کە کێشەی تعریبی هەیە ئەمە بۆ ئێمە ئەهمیەتی گەورەی هەیە و ئەمە پەیامێ گەورەی ئەگەر ئێمە هەمومان پێکەوە بین بەڵام ئەگەر ئێمە هەمومان پێکەوە نەبین بە جیاواز بین هەرجاری فراکسیۆنێ بێ و قسە لەسەر مۆزوعەکە بەڕاستی کاریگەریەکەی لاوازترە بێ لەوەی کە هەمومان پێکەوە هەنگاوەکانی سەرۆک بافڵ لە بەغداد یعنی تا چەند هەنگاوی باشن ئەبینین کە لە ماڵی مام لایەنەکان کۆکاتەوە و دەمێک لە بەغدایە و دەمێک لە هەولێرە و دەمێک لە ڕۆژئاوای کوردستانە ئەم هەنگاوانە تا چەند ینی هەنگاوی باش و هەنگاوی هەنووکەین بۆ دۆخی سیاسی ئێستای عێراق و هەرێمی کوردستانیش ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان باوەڕمان وایە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشێکین لەو دەوڵەتە ئیتیحادیە فیدرالی کە لە عێراقەیە و تا بەشێک بین لەوە ئێمە لەو چوارچێوە تەعاملەکەین و ئەو هەنگاوانەی کە کاک پاڤڵ ئەینات بۆ ئەوەی کە ئێمە زیاتر لە عێراق نزیکین لەوەی لە دەوڵەتانی تر بەڕاستی ئەمە هەنگە بە هەنگاوێکی سەلیم ێزانین و ئێمە عێراق لێمان نزیکترەوە خۆمان بەشێکین لە وڵاتە لەوەی کە وڵاتەکانی دەوروبەر بۆیە لە فترەی ڕابردوو لە نزیکەی یەک ساڵی ڕابردووە
بەڕاستی وەجێی دڵخۆشیە وتەکانێکی بە پەیوەندیەکانی کورد و دوایش پەیوەندەکانی یەکێتی داوە لەوێ ئەمە هەنگاوی باشاوە ئەمە گەڕانەوەیە بۆ سیاسەتی سەرۆک مامجلال کە لە ڕابردووە چۆن تەعاملی کردووە لە بەغاوە لەگەڵ وڵاتانی دەوروبەر چۆن هەرسکەوتی کردووە ئێمە چینە هەر شوێنێک لە ڕاستە لە چینە لای هەر وەزیرێک یا چینە لای هەر فراکسیۆنێک پێش ئەوەی دانشین ئێمە کە دانیشتین پێشەوەی گفتوگۆگەین 20 دقە بەلای کەمەوە هەرێکی باس لە سیاسەتی مامجلال و باس لە گەورەی سەرۆک مامجلالەکان لە عێراق ئەوانەی کە ناسویانە بۆیە یعنی چۆنەڵی خەرمانێکی گەورەی لە بەغا و ئەکرد ئێمە بەغا ئەبینین بەڵام ئەکیل لە وڵاتانی دەوروبەر و لە دەرەوە شوایە خەرمانێکی گەورەی بۆ ئێمە جێڵاوە لە فترە ڕابردووە بەداخەوە ئەوە تا ڕادەیە پشتگوێ خرا یا وەکو پێویستکاری لەسەر نەکرا ئێستا گەڕانەوەی کاک پاڤڵ بۆ بەغا و نزیکی ئێمە لە بەغا و گەڕانەوە بۆ ئەو پەیوەندیانەی کە ئەو خەت و خەتوتانەی کە سەرۆک مامجلال لە ڕابردووە هەنگاوی بۆی ناوەوە ئیشی لەسەر کردووە ئەمە کارێکی سەلیمە و کارێکە جارێکی تر ئەمان گەڕێنەوە بۆ سەر ڕاستە ڕێکە کە هەمومان پێکەوە بتوانین خزمەتی ملەتەکەمان بکەین ئەمە هەم بۆ کورد دوایش بۆ یەکێتی نیشتمانی کوردستان هەنگاوێکی باشە بەڵێ هەڵبەت ڕۆژ بە ڕۆژ عێراق یاخود با بڵین ڕێژەی هەژاری لە عێراق زیاد دەکات ئەنی خەڵکێکی زۆر لە خوار هێڵی هەژاریەوە و ئەوەی کە دەوترێت لە عێراقدا لە ئێستا بە تایبەت لە دوای ساڵی 2023ەوە چینی ناوەڕاست بەرە و نەمانەچێت ئەوەی کە هەیە چینی هەژار و چینی ئەرستۆکرات و چینی دەوڵەمەندە ئەوەی کە ئەمە بەس من لەم پرسیارە ینی پەسەندکردنی پرۆژە یاسایی بودجە کە ئەم ساڵوەکو دەوترێت پارێکی زۆر هەیە لە بانکەکان ئەمە تا چەند دەتوانێت کە ژیانی هاوڵاتیانی عێراق بەرە و ئاستێکی باشتر بەرێت بەڵێ بەداخەوە ینی عێراق وڵاتێکی دەوڵەمەنە لە ڕووی مادی و لە ڕووی ئیمکانیاتی مادیەوە عێراق ئێستا 90 ملیار دۆلار 95 ملیار دۆلار پارەی احتیاتی هەیە ئەمە بۆ دەوڵەتی ئەمە بینای دەوڵەتی پێکرێ بەڵام ئێمە بەداخەوە یعنی هەژاری لە عەقڵی ئیدارەدانی عێراقیەکانایە ئەگەر ئێمە بتوانین بەوەی کە هەیە بۆ نمونە یاسای ئاسایشی خۆراک کە ئێمە لە مانگی هەشتا تشریعمان کرد و بەسەندمان کرد نزیکەی 34 تریلیۆن دینار بۆ هەنێک بوار ئەمە شتی کەم نییە ئەو میزانەی عێراق کە پرۆژە موازنەی عێراق کە دێتە پەرلەمانی عێراقی بازە ڕقەمی گەورە ئەکرێت ئەوە شتی زۆر باشە بەڵام بەداخەوە لە عێراقا کەس ناتوانێت کۆڵی لەوە بکات کە گەندەڵیەکی زۆر هەیە تا سەر ئێسقان بتوانین منەڵێم ئەم حکوومەتی محەممەد شیع سوودانی بتوانێت بەشێک ڕێژەی بەلای کەمەوە لە 150 لەو گەندەڵی کەم کاتەوە سەرکەوتنێکی زۆر گەورەیە و ئەو ئیمکانیات و ئەو سەرۆت و سامانەی کە لە عێراقایە خزمەتی هەموو عێراقیەکانی پێکرێ زۆرش بە زیادەوە و بینای سەر لە نوێی وڵاتی عێراقی پێنرێتەوە ئەم وڵاتە ئەوەنە دەوڵەمەنە هەژاری لە عێراق نامێنێ عێراق وڵاتێکی هەژار نییە لە ڕووی ئیمکانیاتی مادیوە عێراق وڵاتێکی هەژارە لە ڕووی ئیدارەدانی دەوڵەتوە لە ڕووی دەوڵەتداریەوە لە ڕووی دەوڵەت مەداریەوە عێراق وڵاتێکی هەژارە ئەگەر بتوانین ئەو حاجزە تێپەڕێنین ئەگەر بتوانین ئەو بربەستە تێپەڕێنین کە ئەم حکوومەتە لەسەر قاچی خۆی بوەستێ و هەنگاوی باش بنا من دڵنیام ئێستا هەست پێکرێت لە ڕاستیە ئێمە بۆ نمونە ئێستا لە خورمات و لە شوێنەکانی تر لە کەرکووک لە پارێزگاکانی تر هەرچەنە لە خورمات و بۆ سەرەوە تا دێت بەرەو هەرێمی خزمەت گوزاری زۆر باشترە مەبەستم ئەوە نییە خزمەت گوزاری زۆر باشترە بۆ خوارەوە بەداخەوە تایسە زۆر خراپترە و فەسادیەکە زۆر زیاترە جا بۆیە پێویستەکە ئێمە بین وڵاتەکەمان لە ڕووی ئیداریەوە ڕێک بخەینەوە وەکو وتم عەقڵی تاکی عێراقی لە ڕووی ئیداری و لە ڕووی تەقەبولکردنی بەرامبەر و لە ڕووی تەقەبولیکردنی کوردەوە ئێمە هەنگاوی بۆ بنین بەشێک لەوەی کە عێراق تووشی بووە ئەوەیە کە لە ڕابردووە تا ئەو فترە زەمەنیە کوردیان قبوڵ نەکردووە و ئەو ناسەقامگیریەی کە لە عێراقا هەیە ناسەقامگیریەکە ئەوان باوەڕیان بەوە نەبووە نەتەوەیکی تر هەیە ناوی کووردە مەبەستم دەسڵاتەکانی ڕابردووە نەتەوەی هەیە ناوی کووردە پێویستە مافی خۆی هەبێ بۆی عێراق سەقامگیر بێت کەواتە لە ئێستا گەندەڵی بۆتە شێرپەنجە بۆ عێراق
گەندەڵی منەتوانم بڵێم ئێستا لە ئاستێکایە مەترسی گەندەڵی لە ئیرهاب زیاترە و ئیرهاب بەرگری لێکرا و توانرا تا ڕادەیەک من ناڵێم لە 100% بنە بڕکراوە بەڵام تا ڕادەیەک سەیترە بکرێتە سەریا و هەنگاوی باشی بۆ بنێرێ و لە چوار شێوەیەکی زۆر تەسکا ئیسا ئیرهاب ئەتوانێ هەنگاو بناو چالاکی بکات سەیتەرەی بەسەرکراوە بەڵام گەندەڵی لە عێراقا تا ئێستا بەربڵاوە و تا ئێستا لەگەڵ ئەو هەموو هەنگاوانەی کە هەیە نەتوانراوە لە چوارچێوەیەکە گەمارۆ بدرێ و هەنگاو بە هەنگاو هەوڵی بنەبەرکردن من باوەڕم وایە لە 100% بنەبەر ناکرێ بەڵام با ئێمە بین ڕێژەیە لەوە کەم بکەینەوە بین پێکەوە ڕێژەیەک لەوە کەم بکەینەوە باش من دێمە سەر دۆخی خورماتوو و کێشە و گرفتەکانی خورماتوو بەڵام دوای ناوبڕێک و بەردەوام بین بەڕێزان دوای ناوبڕێکی کورت و دێم وڵاتان دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان هەڵبەت ئەوەی کە لە دەستپێکی بەرنامەکەدا باسم لێوەی کرد ئێمە بەدەر لە دۆخی سیاسی عێراق بەگشتی ئەوەی کە مەبەستمانە لەم بەرنامەیە تیشک خستنە سەر دۆخی ناوچە دابڕێراوەکانە بە تایبەت ئەمڕۆ باس لە کێشە و گرفتەکانی قەزای خورماتوو دەکەین هەڵبەت خورماتوو بە کۆمەڵێک قۆناغی جۆرا و جۆری ڕاگوزەرا تێپەڕی و بە تایبەت ئەوەی کە بینرا لێکەوتەکانی ڕەفراندۆم کاریگەریەکی ڕاستەوخۆ و نێگەتیڤ یاخود خراپی هەبوو لەسەر کوردانی ئەو قەزایە بۆیە لە بەشی دووەمی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز مەلا کەریم شکۆر بەردەوامین کاک مەلا بەگشتی لە ئێستا دۆخی خورماتوو لە چه هەستێکەیە بەگشتی ئێستا دۆخی خورماتوو باشە توانین بڵێن باشە باش لە ڕووی سەقامگیری ئەمنی و ئاسایشی ئەوانەوە باش لە ڕووی خزمەت گوزاریەوە و باش لە ڕووی پەیوەندی نێوان پێکاتەکانەوە ئەوەی خراپە لە خورماتوو بەداخەوە ئاسی خوێندنی کوردیە خراپە وئیلا ئەو سێکتەرانەی کە قسەم لەسەرکردن ئێمە لە ڕابردووە توانیمانە کۆمەڵێک باش پرۆژەی خزمەت گوزاری داخل بکەین بۆ قەزای خورماتوو بە شێوەیەکی گشتی بۆ کورد و عەرەب و تورکمان گەڕەکە کوردیەکان لە ڕابردووە تا ڕادەیەک مەحروم بوون لە خزمەت گوزاری جیاوازی هەبوو لە نێوان گەڕەکەکانی ترا چونکە کورد نوێنەری نەبووە و ئەو نوێنەرانش کە هەبوون هەوڵیان داوە خزمەتی گەڕەکەکانی خۆیان بکەین لێرە و لێش لەوانەیە شتێکیان بۆ کرد کردوێ بەڵام لە ئاستی مەطلوبانە بووە بۆ ئێمە دوای ئەوەی بووینە نوێنەری خەڵک و دوای ئەوەی متمانەی خەڵکی خورماتوومان بەدەستێنا چوینە ئەوێ توانیمان لە یەک ساڵی ڕابردووە لەگەڵ ئەوەی کە حکوومەت زۆر درەنگ تەشکیل کرا لەگەڵ ئەوە توانیمان پرۆژەی خزمەت گوزاری باش داخل بکەین و بەشێکی باشی چۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام بەشی گەورەی ماوە جێبەجێ بکرێت ئێمە کاری لەسەرەکەین شەو ڕۆژە خەینە سەرێک بۆ ئەوەی خزمەتی خەڵکی خۆمان بکەین خەڵک متمانەی بە ئێمە داوە خەڵک لەگەڵ ئەوەی ئێمە نا هێزی چەکدارمان هەبوو نەپارەی باش لە بەردەستمانە هەبوو و خەڵکی ئێمە لە دوای ئەوەی وەکو باسەکەن لە دوای ئەو دۆخەی کە بەسەر خورماتووە هات لە دوای لێکەوتەکانی ڕێفراندۆم لە دوای ئاوارەبوونی خەڵک هات دەنگی بە ئێمەدا ئەوانەی کە ڕکەبەری ئێمە بوون محافزی سەلاحەدین بوو خەڵکی تر بوو کە لە ئاستێکە پێشتر ئەندام پەرلەمان بوون لە فراکسیۆنەکانی تر لە فراکسیۆنی بەدریەکان لە سەدرەکان لەوانە ئەوانە ڕکەبەری ئێمە بوون و تا ڕادەیە هێزی چەکداریشیانەیە ئیمکانیاتی مادیشیانەیە و خەڵکەکەشیان قاعدە جەماوەریەکەیان تا ڕادەیە جێگیر و مستەقڕ و ئەوانە بوو بەڵام خەڵکەکەی مە بە پێچێوانەی ئەوە بۆیە خەڵکی خورماتوو کە هات دەنگی بە ئێمەدا ئێمەی قەرزار کرد لە ڕاستیە متمانەی بە ئێمەدا یعنی دۆخی خورماتوومان لە ئاستێک و بردە ئاستێکی تر بۆیە من ئەگەر شەو ڕۆژ بۆ ئەو خەڵکەی خۆمان بە تایبەتی بۆ کورد و دواتریش بۆ هەموو خەڵکی پەیمانێک وعدێکە بەڵێ من لە بڵین بانگەشەی هەڵبژاردنە وعدی ئەومەدا ئەو شارە جێ نەیەڵم ئێستش من لەوێم و لە ناو خەڵکی خۆمانم و پەیمانی ئەوەمدا کە
هەوڵ بدەین کاری خزمەت گوزاری بکەین و هەوڵ بین ئەوەی پێمانەکرێ سەبارەت بە دامەزراندن سەبارەت بە خزمەتی خەڵکی خۆمان بیکەین هەوڵمان داوە و بێ جیاوازیش هەوڵمان داوە لە ڕاستیە بۆ گەڕەکەەکانی تری خورماتویش هەوڵی ئەومان داوە کاری خزمەت گوزاری پێشکەش بکەین بەشێک باش لەو کارانە چۆتە بواری جێبەجێ کردووە بەڵام بەشی گەورەی ماوە لە ساڵی داهاتووە پشت بەخوا خزمەت گوزاری زۆر باشتر هەرچەنە کاری ئەندامی پەرلەمان لە ڕاستیە تەشریعی قانونە چاودێریکردنی دەسڵاتی تەنفیزیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە جگە لەوانەی کە ئەوانە ئەەکەین لەگەڵ ئەوەشە هەوڵی جددیە دەین بۆ ئەوەی ئیشی باش بۆ خەڵکی خۆمان بکەین ئێمە لە ڕاستیە پەیوەندێکی باشمان لەگەڵ پارێزگای سەلاحەدین هەیە و هەوڵمان داوە لە فترەی ئەو ساڵە لەوێ هەنگاوی باشتر بنین و لەگەڵ وەزارەتەکانیش لە بەغا پەیوەندی باشمان هەیە و ئەو پەیوەندیە باشە بەکارهێنین بۆ خزمەتکردنی خەڵکی چەساوی خۆمان بۆ خزمەتکردنی ئەو خەڵکانەی کە هەنێکیان ئیسەیش لە پێش چاومە بە نەخۆشی هاتن بۆ دەنگدان بە کۆڵ هێنایان ئەوەنە پیر و پەککەوتە بوون خەڵک هەیە لەوێ هات تا ئێوارە بەسمەی دەرنەچوو تا ئێوارە مایەوەیە تا ئێوارە چەند جار هات و گەڕایە داوا بۆ ئەوی بەسمەی دەرشێ دەنگمان پێ بە من قەت ئەوانە لە بیر ناکەم ئەوانە لە پێش چاومە بۆیە ئەبێ نوێنەرێکی سەرڕاست بین و ئەبێ شەو ڕۆژ بخینە سەریەک بۆی خزمەتی خەڵکی خۆمان بکەین بەڵێ لە هەمان کادا کوردی خورماتوو لە پارێزگاری سەلاحەدین نوێنەری هەبووە لە هەمان کادا جێگری پارێزگار کورد بووە ئەمان چیان پێکراوە بۆ خورمات و توانێنەکەەوە ئیش بکەن خزمەتکەن بە کۆمەڵانی خەڵکی خورمات و بە تایبەت کوردی ئەو ناوچەیە ئێمە لە ڕابردووە فعلەن جێگری پارێزگارمان هەبوو و نوێنەری کوردمان هەبوو ئێمە لە قۆناغێکە 6 نوێنەری کوردمان هەبوو لە قۆناغێکی ترە کەسێکمان هەبوو کە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین بوو ئەو فترە زەمەنیانە ئەو قۆناغانە قۆناغی جیاوازتر بوون یعنی لە ڕاستیە قۆناغێک بوون هەڵچوون و داچوونی زۆر پێوە دیار بوو قۆناغێک بووکە تازە ئەوەی لە 2009 لە ڕاستیە ئەنجومەنی پارێزگاکان لە عێراقا بڵێن لە دوای 2005 بۆ 2009 ئەو بەدانان بوو و دامەزرانیا بە هەڵبژاردن نەبوو بەڵام لە 2009 بۆ 2013 بە هەڵبژاردن بوو لە 2013 تا کۆتایی هەر بە هەڵبژاردن بوو ئێمە لەو دوو مەرحەلەیە خەڵکمان هەبوو و ئەوەی پیان کرا کردیان بەڵام قۆناغێکی جیاوازتر بوو لەم قۆناغی ئێستا خەڵکەکانمان هەوڵێندا بە جددی و جێدەستیان دیارە من ناڵێم هیچیان نەکردووە جێدەستیان دیارە و ئەوەی پیان کراوە کردویانە بەڵام خۆشبەختانە ئێستا ئەمە قۆناغێکی تازەیە ئەم قۆناغە جۆرێک لە ئیستقرارێتی پێوە دیارە و عێراقیەکانیش هەوڵیان داوە یا ئێستا وەزعی مادی و مالی عێراقی باشە بۆ ئەتوانین خزمەت گوزاری باشتر پێشکەش بکەین بەڵێ زۆربەی و کێشانی کە لە عێراقا هەن بە تایبەت لەم ناوچانە زۆر جار بە شێوازێکی سیاسی چارەسەرکراوە و یاسایی و دەستور فرامۆش کراوە ئەمە کە لە خورماتووە و گوزەرە کێشەی سیاسیە یاخود یاسایی و دەستوریەوە ڕۆڵی کامیان باشترە لەوەی کە کێشەکان چارەسەر بکە زۆر جا دەوترێ یاسا دقە ئەرگۆمنتە بەڵگەی ئەمێنێتەوە بەڵام ڕەنگە کێشە سیاسیەکان بابەتە سیاسیەکان لەگەڵ گۆڕانکاری لە دەموچاوەکان و پۆستەکانە دووبارە و سەر نوێ کێشەکان سەر هەڵداتەوە ئێمە لە ڕاستیە وەکو کورد بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ناوچەی ئاستی ناوچەی کێشە لەسەریش ئەبێت دەست بە دەستوری عێراقیەوە بگرین دەستوری عێراقی ئەوەیە کە لە هەر وڵاتیەکان نەک لە وڵاتی ئێمە ئەوەیە کە دەسڵاتەکان دابەشەکە و ئەوەیە کە دەسڵات لە نێوان دەوڵەتە ئیتیحادیە فیدرالیەکە و لە نێوان هەرێمەکانە دابەشەکە بۆیە بەداخەوە ئێمە وەکو کورد یعنی لە ڕابردووە نەمانتوانیە نە ئەوەی مافمانە لە عێراقا بین هەوڵ بدەین جوهدی باشکەین بۆی ئەو مافە بەدەست بێنین نەواشمانە کردو ئەو ئەرکەی لەسەر شارمانە لە عێراقا جێبەجێ بکەین یعنی ئەمە کورد بە شێوەیەکی گشتی من وایە ئەبینم ئەنی هەر خۆمانمان بە نامۆ زانیە بە عێراق عێراق وڵاتێکی دەوڵەمەنە کاکە عێراق دەوڵەتە بە تایبەتی بۆ ئێمە بۆ ناوچەی کێشە لەسەر بۆ هەرێمی کوردستانیش ئەبێ ئێمە باوەڕمان بەوە هەبێ کە ئێمە لە چوارچێوەی عێراقین و هاوڵاتیەکین ئەگەر لە ناوچەی کێشە لەسەر بین و ئەگەر لە هەرێمی کوردستان بین بەپی دەستوری عێراقی ئێمە هاوڵاتیی عێراقین بین کاکە ممارەسەی ئەو
ئەرکە بکەین کە لەسەر شانمانە و بین ئەو مافەیشە کە هی ئێمەیە بین بەدەستی بێنین وازی لێنێنین دەستەبەری مافەکانی خۆمان بکەین وازی لێنێن ئێمە هیچمان وەکو پێویست نەکردووە بە هەمان شێوە ئەمە بۆ خورمات و بۆ ناوچەی کێشە لەسەری ژوایە و ئەبێ باوەڕمان بە جێبەجێکردنی قانون دەستورە بێ ئێمە دەستور وەک مەبدە هاتووە ڕاستە بەشێک لە مادە دەستوریەکان بە قانون ڕێکە خرێتەوە و دەستور عادەتەن بە مختصری و بە کورتی دێ و دوای قانونی پێدەرەچێ و دوایش تعلیمات و تەنظیم و قەرار و ئەوانەیە پێدەرەچێ ئەمە ئێمە بین دەست بەمانەوە بگرین بۆی لە دەستورە شتی باش بۆ ئێمە چەسپێنراوە لە کاتێکە دەستور نووسراوە کورد حزوری باشیە بۆ لە بەغا و دەسڵاتی باشیە بۆ لە بەغا توانیانە شتی باشە دەستوری عێراقیە کارکتەری باشە بوون کە نووسینەتی وەکو هەواڵمان جەلال بەڵێ مەبەستمەوەیە بە شێوەیەکی گشت کاڵێم کورد دەسڵاتیە بۆ یعنی ئێمە کارکتەری باشمانە بووە یعنی قورسایی باشمانە بووە یعنی سەنگی باشمانە بۆ لە بەغا ئەو سەردەمانە بۆیە ئێمە دەست بە دەستورۆ بگرین هەموو شتەکان بگەڕێنەوە بۆ دەستور نەکەس ئەتوانێت لۆمەمان بکە و ئەتوانین تێشیا سەرکەوتوو بین ڕاستە ڕێکەوتنە سیاسیەکان لێرە و لەوێ بۆ خۆی ئەوەشە بۆ خۆی جۆرێکە لە کارکردنی سیاسی لە ساحەکە بەڵام ئێمە لایەنە یاسایەکە و لایەنە دەستوریەکە ئەبێ بەردەوام بە دەستمانەوە بێ و لە سەروی هەموو شتەکانەوە بەردەوام ئێمە ئاماژە بە دەستور بکەین و ئاماژە بە یاسا بکەین و حەولی جێبەجێکردی بێ لەبەرەوە کەس ناتوانێت لە ئاستی ئەوانە کەس ناتوانێت ڕوبەڕوومان بێتەوە بەڵێ سەبارەت بە مادەی 140 کورد زۆر جار باس لە دەستورەکەین ئەنی هەموو کارکتەرە سیاسیەکانمان بە هەموو لایەنەکانەوە باس لە جێبەجێکردن و پراکتیزەکردنی دەستورەکەین بەڵام هەندێک لایەنی عەرەبی و عێراقی هەن کەڵێن دەستور ینی بەتایبەت مادەی 140 کۆتایی پێهاتەوە بەسەر چووە زۆر جارێک دەوترێت لە عێراقا و یاسایی میکاڤلی پەیڕەوەکرێت کاڵێ فەرمانڕەوا باشتر لەوەی خەڵک لێ بترسێ نەک خەڵک ڕێزی لێ بگرێ ینی جاری وهەیە لایەنی زۆرینە لە عێراقەوەی کردوەکەوە لایەنی کەمینە سەرکوت بکەوە باوەڕی بە جیاوازەکان نیە جیاوازی ئایدۆلۆژیەکان جیاوازیە فەرهەنگیەکان کلتوریەکان ئەمەی کە لە ماڵی مامیش ڕاگەیەندرا کە بڕیار وایە مادەی 140 جێبەجێ بکرێ ئێمەی کورد زۆر باس لە مادەی 140 بەڵام ئاخۆ بەرامبەرەکەمان کە زۆرینەی عەرەبی شیعی سونیە ئەوان تا چەند بڕوایان بە پراکتیزەکردنی مادەی 140 هەیە کە تایبەتمەندە بە تایبەتی بۆ ناوچانەی خۆمان بەڵێ وڵی بەداخەوە ینی مادەی 140 سەقفێکی زەمەنی بۆ دانرابوو لە کاتی خۆیان تا کۆتایی 2007 تا ئەو کاتە جێبەجێ بکرایە زۆر لە بەرژەوەندی کووردا بووە تا دواتریش هەنگاوەکانی دواتر شەگەر جێبەجێ بکرایە لە بەرژەوەندی ئێمە بوو تا درێژە بکێشێەوە تا قۆناغەکانی ئاوا بێ و جێبەجێ نەکرێ لە زەرر ئێمە چونکە دوا قۆناغی مادەی 140 بڵین ئیسیفتایە ڕاپرسیە ئێمە ئەمە وایە ئەبینین لە بەرژەوەندی کوردانیە بە شێوەیەکی گشتی یعنی تا درێژە بکێشێەوە تا کاتێ زووتر ئەو ڕاپرسیە بکرێ لە ئێستا گۆڕانکاری لە تەکوینی سوکانی لە ناوچەدا ڕێنراوەکانەوەی کە هەیە دوای لە کەوتەکانی ڕفراندۆم ینی کۆمەڵی خەڵکی ناوچە جیاوازەکان هێنراوە من لە خورماتوە سەیرەکەم لە کە سەیرەکەم گۆڕانکاری زۆر بووە سعدیە جەلەولا قەرەتەپە جەبارە ئەو شوێنانە هەمووی گۆڕانکاری زۆری تیا بۆ تەنانەت خانەقین و خورمات و کەرکووکی و شوێنەکانی تریش گۆڕانکاری دیموگرافی وانەیە تیا بووە ئەمە لە بەرژەوەندی ئێمانێ ئەبێ هەوڵی جددی بدەین زوو مادەی 140 جێبەجێ بکرێ ئەمە یەکێ لە هەنگاوەکانە دوو ئەوەی کە کرا ئێستش بۆ خۆی لە کارنامەکەی محەممەد شیع سوودانی هاتووە هەنگاوێکی باشە بەڵام لەگەڵ ئەوەش من جارێکی تر ئەگەڕێمەوە سەر ئەوەی ئەیڵێم بەرامبەرەکانمان ئەوانەی کە شەریکن لەگەڵمانە لە پرۆسی سیاسە با ئێمە وا نەزانین باوەڕیان بە جێبەجێکردنی ئەوە هەیە ئەوان باوەڕێن پێ نییە باسانی من خۆم گوێم لێ بووە لە خەڵکی نزیک کە ئێمە بە هاوپەیمانی خۆمان ێزانین ئەڵێن مادەی 140 بەس ئەوەیە قەرەبووی ئەو خەڵکانە بکرێتەوە کە کاتی خۆی زیانێکەوە لەوە زیاتر نییە و هەرواشە گوێم لێ بووە ئەڵێ لە زاخۆوە تا بەسرە ئەمە عێراقەوەیتر پێویست بەوە ناکات تو ئەمە ناوی بنەی فڵان ناوچە ئەو فڵان ناوچە ینی بۆ ئەڵێم عەقڵێتی تاکی عێراقی ئێمە بەداخەوە ینی ئەو جۆرە خەڵکانە هەیە و لە پەرلەمانیشە و بەشداریشە لە تەشریعی قانون و لە دەسڵاتی بڵێن تەشریعی و لە دەسڵاتی سیاسیە و لەوانەیە لە مستەوای بەرزشە لە حیزب و لایەنە سیاسیەکانە حزوری هەبێ بۆیە لایەنی بەرامبەر و بەشێک لەوانش کە ئێمە بە دۆستی خۆمانیان نەزانین لە پەرلەمانی عێراقیە زۆر باوەڕێن بە مادەی 140 نییە بەڵام ئەمە بۆ خۆی هەنگاوێکی باشە ئێمە من وایە ئەبینم ئەگەر گوێ بەوانەش نەدەین ئێمە خۆمان وەکو کورد
ئەتوانین چی بکەین بەڵێ کەواتە وەکو کورد ئێمە مادەی ینی یاسایشی فەلسەفی ئەڵێ قسە بکە کە ئەو کاتەی ئەزانی بێدەنگی زیانت پێگەێنێ ینی ئێمە سەرکردایەتی سیاسی کورد لە هەمبەر ئەم گۆڕانکاریە دیموگرافی کە لەم ناوچەنە ڕۆدەن هەڵوێستمان چیە بێت ئەگەڕێنەوە بۆ ئەوەی ئەڵێن بەداخەوە ینی کورد نابێ ئاوە هەڵسکەوت ئێمە و ناوچانەی واشواش لە دەسەدێن حەزەکەم بزان من خۆرماتوت بۆ باسەکەم لە فترەی ڕابردووە تا ئیسا ئێمە حیزب لایەنە سیاسیەکان ئێمە وەکو یەکێتی حیزب لایەنە سیاسیەکان جەماوەری شار هەمومان قوربانی زۆر گەورەماندا بۆی لەو شارە بمێنەوە ئەگەر ئێمە نەبووی نایە لەوێ ئیسا ئەو خورماتوە نەبوو کە ئەوەنە کوردی تیا بمێنێتەوە ئێمە بەرگریمان زۆر کرد هەمومان پێکەوە مەبەستم ئێمە مەسم تەنها خۆمان نییە من نییە و تەنها مەبەستم یەکێتیش نییە حیزب لایەنە سیاسیەکان و خەڵکی ئەو شارە خەڵکی زۆرمان شەید بوو لە پێناو ئەوەی ئێمە خورماتوو لە دەست نەدەین چونکە خورماتوو لە ڕاستیە لە ناوچەی کێشە لەسەر سەری ڕەمەکەیە وە کاتێکی شوانە خواستە خورماتوو کەوێتە مەترسیەوە کەرکووکشی کەوێتە مەترسیەوە بۆیە شوورەی پۆڵاینی هەرێمی کورسانە و سەری ڕمەکەی لە ناوچەی کێشە لەسەرە ئێمە کە لەوێ مقاومەمان کرد لە 2006ەوە تەقینەوە دەستی پێ کرد لە خورماتوو حەزەکەم بزانن لە 2010 و 2012 یعنی ئێمە بەیانیان بەدەنگی تەقینەوە هەمومان بەخەبەر هاتین هەر تەقینەوەیکیش هەندێک جار هەبوو 12 شەهید 15 شەهید هەر هەندێک جارە بوو خێزانێکی لە کۆڵانێکە تەوا کردەوە بەڵام لەگەڵ ئەوەشە هەمومان پێکەوە بەگریمان کرد و لەوێ ماینەوە لەوێ لەو ئەو شارەمانە بەجێ نەیەڵا بۆیە ئەمە ئەگەڕێتەوە بۆ خۆڕاگەری خەڵکی ئەو شارە و هەموو حیزب لایەنە سیاسیەکان پێکەوە و ئیلا ئێمە ئەو ناوچانە لە مەترسیایە پێویستەکە کورد بزانێ قیادەی سیاسی کورد بزانێ ئەگەر ئێمە وا تەعامل بکەین ئەمە مەترسی گەورە هەیە بۆ سەر پاشە ڕۆژی نزیکی ملەتەکە ئێمە لە ناوچەی کێشە لەسەر بابەتی پێکەنانی هێزی هاوبەش گەشتەوە بەکوێ کە بەڕێستان ئەندامی نوێژنی ئاسایش بڵین ئەگەداری وردەکارەکان من ئەم مەوزوعە زۆر قسەی لەسەر کرا لە ڕاستیە بۆ نامەوێ شتێک بڵێم وەکو خۆی نەبێ ئەمەوێ قسەیەک بکەم وەکو خۆی بێ زۆر باش ئێمە هەوڵی جددیمان داوە بۆ ئەوەی ئەو بابەتە سەر بگرێ ساڵێک و دوو مانگی بەسەراتیە پەڕیە لە عێراقا تا ئێستا بەداخەوە شتێک نییە بڵێ ئەمە لە 100% مەزمونە و جێبەجێکرێ ینی کە من بڵێم ئێستا بڵێم ئەوە جێبەجێکرێ بەیانی جێبەجێ نەبوو ئەو گەنجانە حەقیانە هەیە قەمەگەرن ئەڵێن مەلا کەریم تو لە دژەی ئەمری دیفاعی وتی جێبەجێ بێ ئەی بۆ جێبەجێ نەبوو بۆ حەقیانیشە ئێمە هەمومان هەوڵمان داوە ئێمە وەک فراکسیۆنی یەکێتی نووسراومان کردووە بۆ سەرۆکی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان لە سەری نووسەتی بۆ وەزارەتی مالی تەخسیسە مالیەکەی ماوە ئەوە ماوە موازنە بێتە پەرلەمان ئێمە هەمومان پێکەوە مسادقەی لەسەر بکەین و میزانی بۆ تەخسیس بکرێ لە چوارچێوەی موازنەی عێراقیە ئەوەیە ماوە جا ئایا ئەوە چۆن نەتوانین تێی پەڕێنین ئەگەر من بڵێم لە 100% تێپەڕێ لە عێراق زەمان نییە بەڵام ئومێدمان زۆرە بتوانین جێبەجێ بکەین کەواتە هەر بە حکمی کە ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگریت لە ماوەکانی ڕابردوو کۆمەڵێک فەرماندەی سەربازی لە پۆستەکانیان لادران یاخود نەقل کران بۆ ناوچەی دیکە کەرکووکە و کۆمەڵێک ناوچی خوارووە ئەمانە چ گۆڕانکاریێک لە دۆخی ئەمنیەکەوە تا چەند ینی گۆڕانکاری لە فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان ینی عاملێکی مساعدە فاکتەرێکی باشە بۆی کە دۆخی ئەمنیە و ناوچانە بەرەو ئاراستێکی باشتر بەرێ لە ڕاستیە وەکوتم پێکێنانی ئەم حکوومەتە شتێکی ئومێد بەخشە ئەو وەزیرانی کە هاتوون بۆ نمونە وەزارەتی دیفاع وەزیری دیفاع یا وەزیری ناوخۆ هەندێک گۆڕانکاریان کردووە و جەنابی محەممەد شیع سوودانی خۆی هەندێک گۆڕانکاری کردووە جێگەی دڵخۆشیە دەستی بۆ هەنێشت بردەوە پێشتر نەیانتوانین دەستی بۆ بەرن ئەمە جێگەی دڵخۆشیە ئەمە کە مەسئولی یا فەرماندەیە کە فەرماندەی ئۆپەراسیۆنی سنووریەکە گومانی گەندەڵی لێکرێ لا بدرێت خەڵکی تر بێنێتە جێگای کە باشتر ئیشکە ئەمە جێگای دڵخۆشیە ئەمە ئێمە هەمومان پشتیوانی لەواکەین و هەمومان پشتیوانی لەواکەین کە ئەو شتانە جێبەجێ بکرێ بۆیە ئەوەی لە ماوەی ڕابردووە ڕوویداوە ئەوەی ئێمە تێبینیمان کردووە هەنگاوی باشە خراپ نییە باش لە ئێستا دۆخی ئەمنی ناوچەی داودە چۆنە
دوو خێمنی ناوچەی داودە بەداخەوە بەهۆی بوونی گروپێکی تیرۆریستی لە خواردی دووڕاجی تا ئاگاتە سەرجادەی نێوان دووس خورمات و کفری ناو بەناو ئەو گروپە بە ماتۆڕ یا بە سیارە دێنە جێگایەک کە لە ئەو دێهاتانەی دێنە دەوروبەری ئەو دێهاتانەی کە لەو سنوورە نزیکن و جوتیارە کوردەکانی ئەو شوێنانە شوان و خەڵکی ئەو دێهاتانە کاچنە سەر ئەرز و ئەرازی و جوتیاری خۆیان واکەن لێیان بفڕێنن یا لیان شەید بکەن بەداخەوە لە ڕابردووە شتی وا زۆر ڕووی داوە ئێمە زۆر هەوڵمان داوە ئەوە یەک لا بکرێتەوە هەندێک جار تا ڕادەیەک کپە بێ ئەو حاڵەتەوە هەندێک جاریش لە فترێکی زەمەنیا جارێکتر سەرەڵەداتەوە و کێشەکان دروستەکە تایسە ئەوە ماوە وەکو ئەوەی ئەو ناوچانە مابێت ماوە و بە تەواوی کۆنتترۆل نەکراوە. باشە چه هەنگاوێک نراوە بۆی کە زیان لێکەوتوانی ساڵی 2017 کە زیان لێکەوتووی دەرئەنجامەکانی ڕەفراندۆمن و پێش ئەوەش بەڵێ بۆی کە قەرەبوو بکرێنەوە بەڕاستی ئەوەی کە هەیە ئێمە لە یاسای ئاسایشی خۆراکە شتی باشمان بۆ ئەوە چەسپانەوە و لە موازنەی عێراقیشا شتی باش هەیە بۆ ئەوە و لە کارنامەکەی محەممەد شیع سوودانی ئاڵێ ئەوانەی کە زیانیان لێکەوتووە لە ڕابردووە هەوڵەدەین زەرەر و زیانەکانیان بۆ قەرەبوو بکەینەوە و یاسایەکی شێ ئێمە قسەمان لەسەری کردووە ئەو ڕۆژە کە بڵێن لە دوی دوانزە کە سەرۆگەزیران بەڕێز محەممەد شیع سوودانی هاتە تکریت ئێمە کۆبووینەوە من قسەم لەسەرەوە کرد یاسایەک هەیە پێم وایە لە ساڵی 2010 دەرچووە بۆ قەرەبووکردنەوەی خەڵکی عێراق لە هەموو ئەو زەرەر زیانانەی کە لە 16 توش بوونە ڕوبەڕووی بنێتەوە تا ئەم دوایانە ئەمە کۆمەڵی شتە ئێوێ ئیشی لەسەر بکرێ و هەمووی ئەبێ لە ڕاستیە تعلیماتی پێدەچێ بۆی حکوومەت جێبەجێ بێت چکە یاسا کە دەرەچیە دوای ئەوە ئەبێ تعلیماتی پێدەچێ و بچێتە شوێنی معنی و بچێتە وەزارەتەکان و بچێتە خوارەوە بۆ یەکە ئیداریەکان لەوە ئیشی لەسەر بکرێ ئێمە بەردەوامە بین لەوەی کە هەوڵ بدەین ئەو جۆرە یاسایانە بە تایبەتی ئەوەی لە یاسای ئاسایشی خۆراک هاتووە لە ئەوەی لە بڵێن موازنەی عێراقیە دێت هەوڵی قەرەبووکردنەوەی خەڵکی خۆمان بدەین لەو سنوورانە. باشە حکوومەتی هەرێمی کوردستان چه پرۆژێکی بۆ خورمات و ئەنجام داوە بە پێی ئەو معلوماتی کە لای من هەیە ینی ئەو پرۆژانی کە ئەنجامی داوە لە یاریگا لە هۆڵ لە ئێستای ڕاوەستاون پەچیان کەوتووە. پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خورمات و لە ساڵی 2010 بۆ 11 بۆ 12 لە ساڵی 2007 شوانێک پرۆژە جێبەجێکرا لە 12 هەموو پرۆژەکان وەستا بەداخەوە ئێمە دوو سایدێکی سەرەکیمانە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی ئەو بووە کۆمەڵێک یاریگا و ئەوانە هەیە ئێمە دوو سایدەکەمان تەواو کرد و کۆتایی پیادکەوە بۆ خەڵکی ئێمە دەستکەوتێکی باشە یاریگاکان ماوە ئیشی لە سەرەکەی ئێمە ئەمانەوێ ئەوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا توانای جێبەجێکردنی نییە لەسەر میزانی پارێزگای سەلاحەدین یەک بە یەک پرۆژەکان داخلەکەین و جێبەجێ نەخۆشخانە 100 قەرەڵێکە نەخۆشخانە 100 قەرەڵێکە بە هەمان شێوە من بەڕێز محەممەد شیع سوودانی کە هاتە تکریت نووسراوم پێتا و پێشتردا بوومە وەزیری تەندروستی ئیشی تیاکەن بە خاوی ئیشی تیاکەن نیەتمان وایە جارێکی تر پیا بچینەوە بۆی تۆزیە کارەکان بە ئەکتیفتر و بە سەریعتر بەڕێوە بچێ. باشە کێشەیەکی دیکە هەیە بە تایبەتی دوای دەرەنجامەکانی ڕەفراندۆم ئەویش کەمی فەرمانبەری کووردە لە فەرمانگە حکوومیەکان لە خورمات و ینی ئەگەر پێشووتر ڕێژەی کورد بەرز بووە بەڵام لە ئێستاە ڕێژەکەی کەم بۆ تۆ و بەراورد بەوە خەڵکی دیکە دامەزراون یاخود خەڵکی دیکە شوێنەکەیان پڕکردوونەتەوە کەمی فەرمانبەری کورد و هاوکات یاخود ئەم دۆخی کە ئێستا هەیە کە ڕۆژ بە ڕۆژ فەرمانبەری کورد لە فەرمانگە حکوومیەکانی هەم سەلاحەدین و هەم خورمات و کەم دەکاتەوەمە چه هەنگاوێکی خراپە بێت بۆ داهاتووی خورمات و بەداخەوە ئەمە ینی ئەگەڕێت و بۆ قیادی سیاسی کورد نەک ئێستا ئێمە لە دوای پرۆسی ئازادی عێراق و بەردەوام هەوڵمان داوە جگە لە کۆمەڵێک مامۆستا و پۆلیس و پێشمەرگە و ئاسایش و ئەوانە ئێمە ئەمانویست لەسەر حکوومەتی عێراقی خەڵکی خورمات و دامەزرێن نەمانتوانیوە ینی وەزیرمان کۆمەڵێک وەزیرمانە بۆ لە بەغا هیچ وەزیرێک نەیتوانێت 6 کەس بۆ خەڵکی خورمات و دامەزرێن زۆریش هەوڵماندا لە کاتی خۆیان وتمان کاکە بە وەکیلی وەزیر بە
مدیری عام بە ئەوانە لە خەڵکی خۆرماتوو بێ لە خەڵکی کەرکوو بێ لە خەڵکی شوێنەکانی تر بێ بۆی بتوانین کۆمەڵی خەڵکی خۆمان دامەزرێنین و ئێمە کارمان لەوێ لە ڕاستیە لە تکریت و لە شوێنەکانی ترە و لە دوای ئەمە بەست بە یا تایبەت بە فەرمانبەر بەڵام تایبەت بە سەرۆکی دام و دەستگاکان بڵێ سەرۆکی فەرمانگەکان لە خۆرمات و ئێمە کۆمەڵێک فەرمانگەمان لابوو بە قایم و قامێت و بەوانی تریشەوە بەڵام لە دوای ڕفراندۆم و لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆم ئێمە ئەوانش بەدەستمان و نەماوە ئەمان نەوێ ئیشی لەسەر بکەین بەڵام ئەوش بۆ خۆی ئێوێ ئەرزیەتێکی بۆ بەڕەخسێنی بۆ ئەوەی ئێمە کە بەڕێوەبەرێک دانین لە خورمات و ئەبێ ئەرزیەتێکی بۆ بەڕەخسێنی ئێمە لە هین علاقەمان لە تکریت علاقەمان باشترە و توانین هەنگاوی باشتر بنین تا ئیساوەی نەمانتوانێت لە خورمات و لە بەرەوەی پێویستی بەوەیە جۆرێک لە هاوسەنگی دروست بکەین ئەو هاوسەنگیە پێم وایە کاتی ئەوێ بۆ ئەوی دروستی بکەین تا بتوانین ئێمە جارێکی تر سەرۆکی فەرمانگەکان بگەڕێنینەوە و کاتیشمانەوە بۆی بتوانین خەڵکی خۆمان دامەزرێنین. بەڵێ سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کورد لە خورمات و چ پلانێکی هەیە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین و بۆ داهاتوو کورد نیەت و هاوکات هەنگاوەکانی چین بۆی کە زۆرترین دەنگ بەدەستبێنێ؟ ئێمە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی جگە لە پارتی هەموو حیزب لایەنە سیاسەکان پێکەوە بووین ئێستش ئێمە نیازمان وایە بچین ڕاوێژی خۆمان لەگەڵ حیزب لایەنە سیاسیەکان بکەین یاساکایکی گۆڕانکاری بەسەرادێ و ئێمە لە ڕابردووان نەمانتوانی و لە چوارچێوەی یاسایەک کە بەلیست بێ بتوانین ئەندامێکی پەرلەمان یا ئەندامێکی ئەنجومەنی پارێزگاکان سەر بخەین ئەکید ئیستەش پێویستەکە ئێمە لەگەڵ لیستی ترا بەشداربین لە پارێزگای سەلاحەدین ڕاوێژی خۆمان لەگەڵ کادرەکانی خۆمان دواتر لەگەڵ حیزب لایەنە سیاسیەکان بە سوپاسەوەڵێم کە لە هەڵبژاردننی 2010 لەگەڵ مابوون هەریکی بە شێوەیەکی جیاواز حیزب لایەنە سیاسەکان یعنی پێکەوە بووین ئیستەش پێکەوە بێ بڕیار بدەین ئەو حیزب لایەنە سیاسیانە بە هەمویانەوە ئەو پارتی شۆگەر بێنە پێشەوە ئێمە لەگەڵیانە دانیشین بۆی ڕێککەوین لەسەر کەسێک بتوانین بینێنە ئەوێ لە حکوومەتی محلیە بەشدار بێ حکوومەتی محلی بۆ ئێمە گرنگە لە پارێزگای سەلاحەدین کەسێکمان هەبێت لە 12 ئەندامی ئەنجومەنی پارێزگا بۆ ئێمە ئەهمیەتی گەورە هەیە ئێمە ئومێدمان زۆرە بتوانین ئەندامێک سەر بخەین بەڵام تا ئێستا کەسمان دیاری نەکردو ئایا یاساکە چۆنە بێ ئێمە ئەتوانین پیاوێک سەر بخەین یا ئەتوانین ژنێک سەر بخەین کام ئەتوانین لەگەڵ کام لیستە ئێمە هاوپەیمانی بکەین بۆ ئەوە سەر بخەین ئەمە کۆمەڵێک شتە لە ڕێیە بۆ کۆمەڵێ بربەستی لەوانەیە لە ڕێمان بێ بەڵام بە شێوەیەکی مەبدەئی ئێمە من ئومێدم وایە بتوانین کورسیەک بێنین و حیزب لایەنە سیاسیەکان هەمومان پێکەوە دانشین ڕاوێژەکەین ئەخیرەن ئەگەینە ئەوەی کە کەسێک دیاری بکەین لە یەک کە زیاتر ئێمە پیاوێک یا ژنێک پێمان سەر ناخرێ و ئەو کاتە ئەبێ بڕیا لەسەرەوە دێن بچین لەگەڵ چی لیستێکە هاوپەیمانی بکەین بۆ ئەوەی چکە ئێمە لە ڕابردووان نەمانتوانێ بگەینە ئەوەی کە پێی ئەڵێن عەتەبەی ئینتیخابی قایمەکە پێ ئێگەیە نەک کەسەکە کە خۆی هەڵبژێرێ ئەمە لە یاسای یا بڵێم لە سیستەمی ساندیغۆ هەیە. بەڵێ ئەما کەمە دو پرسیارم هەڵبەت کێشەی زەویزاری جوتیارانی کورد لە سنوودی خورمات و داقوق سەرگەڕان و تێکڕای ناوچە دابڕێنراوەکان ناو بەناو سەرهەڵدنەوە و ناو بەناو عەرەبی هاوردە هێرشەکەنە سەر جوتیارانی کورد و جاری وهەیە شەڕی خوێناوی لە بینیان ڕوویداوە بەڕاستی بەداخەوە زۆربەی کاتێک کێشەکان چارەسەرەکەین کێشەی ئانین چارەسەرەکان ینی کێشەیەکی کاتیە هەنووکەیە بەڵکو باڵێن چارەسەرەکان بۆ هەتایە نییە لە ئێستادا وەزیری داد کووردە و نێو کوردیشا یەکێتیە و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیە کەواتە چی ئەکەن بۆی کە لە داهاتوودا کێشەی زەویزاری جوتیارانی کوردی سنووری خورماتی و دەوروبەری چارەسەر بکەن؟ بەڵێ ئەوەی کە ئەرزی خەڵکی ناوچەی کێشە لەسەر بە گشتی بە شێوەیەکی گشتی لە خانەقینەوە تا ئاگاتە مۆستۆوانە ئەرزی پێداگیر کراوە دوو بڕیارە بڕیارێک کە پێڵێن لەژێی شئونی شیمال و بڕیارێکی مەجلیس قیادەی سەورە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە ینی تابعی تەشریعی هەیە بە قانون ئەوانە کراوە ئەو کاتە ئەو سوڵتەیەک بووە تابعێکی تەشریعی هەبووە جگە لە تەنفیزی تابعێکی تەشریعی هەبووە بۆیە بە قانون ئەبێ هەڵبۆشێنێتەوە ئەبێ قانونیش ئێستا هەمومان نەزانین لە پەرلەمان دەرەچێ ئەو ژیاتەی کە سوڵتەی تەشریعیە کە قانون دەرەکە ئەمێنێ ئەوەی لەژێی شئونی شیمال لە ڕاستیە لە کات نووری مالیکیە بڕیارێکی دەرکرد بۆ هەڵۆشانەوەی ئەوانە ئەوە ئێمە ئەبێ ئیشی لەسەر بکەین و ئێستا لە کارنامەکەی محەممەد شیع سوودانی هاتووە ئەڵێ ئەبێ ئەوە
یاسای پێ دەرچێ ئەگەر ئێمە یاسای پێ دەرکەین بتوانین لە پەرلەمانی عێراقی یاسا دەرکەین بەوەی کە ئەوەی لەژێ شئونی شیمال لە هەڵی وەشێنەوە پێویستە هەمومان لەوێ جودی باش بکەین بۆ ئەو یاسایە دەرکەین و بزانین بەچی شێوەیە دەریەکەین بە شێوەیەکی گشتی ئەو کێشانە کێشەی عێراق کێشەی ئەرز و ئەرازی لە عێراقا کێشەیەکی کۆنەوە ئەو حکوومەتە یەک لە دوایەکانی کە هاتنەوەتە سەر دەسڵات عێراقیان ئەوەنە ئاڵۆز کردووە و بۆ ئەوەی بەرژەوەندی خۆیانی تیا جێبەجێ بکەن بە شێوەیەک ئاڵۆزیان کردووە کە کێشەمان زۆرە ئێمە کێشەی زەویزارمان زۆرە بۆیە ناوبەناو هەندێک جار کەسێک یا لە دادگایەک بڕیارێکەدا دوایی بڕیارەکە جێبەجێ کریا جێبەجێ ناکرێ ئەمە ئەو مۆزوعانەیەوە سەبارەت بە وەزیری داد تەنها شتەکان بە وەزیری داد ناکرێت لە ڕاستیە من کاک خالیشوانیەکێ لەو پیاوانەیە کە جۆدی باشەکە و عیلاقاتی زۆر باشیە و توانای زۆر باشیە و باوەرش ناکەم لە داهاتووە کەسێتر بچێتە ئەوێ بەقەدر ئەو بتوانێت ئەو شتانە جێبەجێ بکە ئومێدمان زۆرە بەڵام چەبڵە بەدەستی لێ نادرێ و هەندێک مۆزوعەکانیش لە ڕاستیە تابعی سیاسیەیە تەنها بە وەزیرێک جێبەجێ ناکرێ. سپاس بۆ مەلا کەریم شکر سپاس بۆ میوانداریە ئەگە لە کۆتایە خاڵێک مابێ بیرمان چوو پێت خۆش بێکە باسیکەی وەکو دوا پەیامت سپاس دەکەین. من هیچ پەیامی تازم نییە بە خەڵکی خورماتۆڵێم دڵنیا بن لەوەی کە چۆن لە ڕابردوو لە هەڵبژاردننی ڕابردووە ئێمە بەڵێنمان پێدان کە لەگەڵتان بین بەڵێنماندا خزمەت بکەین ئێستش لەگەڵتانین و لە ناوتانە ئەمینەوە و خزمەتتانەکەین کە شایەنی زۆر لەوە زیاترن. دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەم میوانداریە بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەر بوون هەموو لایەکتان شاد و کامەرامەت ماڵاوە.